باس لە ڕۆڵی سەرۆک مام جەلالەکەین لە بەرەو پێشبردننی ڕوتی ڕۆشنبیری و ئەدەبی و فکری بە میوانداری زۆر بەڕێز عادل علی بەرپرسی بۆردی ڕووناکبری و میوانی کورسات مەگەزینە. کاک عادل زۆر بەخێر بێی، سڵاو لێ بێ. سپاس، ئێوارتان باش. ئێوارە و باشتر، زۆر بەخێر بێی. کاک عادل، با سەرەتا بپرسم ڕۆڵی سەرۆک مام جەلال لە پاڵ خەباتی شاخ و خەباتی سیاسی و یەکێک لەو سەرکردانەی کە هەمیشە ئاماژەی بۆ کردووە کە بە قەڵەمەکان وەڵامی ڕەخنە بدرێتەوە و یەکێک بووە لەو کەسایەتیە دیارانەی کە هەمیشە کاتەکانی خۆی بەخوێندنەوە و بەنووسین بەسەر بردووە. لەگەڵ هەمومانەشە چۆن پاڵپشتی نووسەران و ڕۆشنبیران بوو لە شاخ؟ پێویستە لە سەرەتایە سەری ڕێز و نەوازش بۆ یادی شەشەمین ساڵەی مەرگی سەرکردە و ڕابەری گەورەی گەلەکەمان مام جەلال دابنەوێنین. یادی بەخێر، ڕەوانشاد تەواڵ مام جەلال. لە ڕاستیە لە شاخ ئەگەر با بڵێن سەردێکی مێژووی بکەین، لە شاخ هەمیشە مام جەلال زۆر جەختی لەسەر مەسائیلی ڕووناکبیری و ڕۆشنبیری و وشیاری کردوێتەوە. ئەمەش لە خۆیەوە نەبووە، بەڵکو هەر لە سەرەتای دەستپێکی کاری سیاسی هەواڵ مام جەلال بە پیاوێکی خوێنەوار و وشیار و ئاگا هاتۆتە ناو کایە و پرۆسەی سیاسیەوە. ئەگەر تەماشای ژیاننامەی مام جەلال بکەی، ڕەوانشاد مام جەلال هەر لە خوێندنی ناوەندی و سەرەتایی و ئەوانە هەوڵی داوە کۆمەڵەیەک دروست بکە. ئەو کۆمەڵەیەکە لە هەموو شوێنە لە ژیاننامەی مام جەلالە باسەکرێکە کۆمەڵەی خوێندەوە خوێنەواریە کە هاندانێکی هەبووە ئەم پیاوە ئەم ڕابەرە هەر سەرەتا بە مەسائیلی وشیاری و فکری و ڕووناکبیری دەستی پێ کردووە. هەر بۆیە وەکو گەنجێکیش لە ماوەیەکی زۆر کورتە بەهۆی چالاکیە ڕووناکبیری، بەوەی کە بۆچوون و با بڵێن ڕاو بۆچوونی هەبووە لەسەر تەواوی مەسەلەکان، ئەم پیاوە وردە جێی خۆی کردوێتەوە. یعنی بۆیە ئەوەی کە لە شاخ احتیمام یا بایەخی داوە بە مەسائیلی فکری و ڕووناکبیری، باگراوەندەکەی ئەوەیە هەر لە سەرەتاوە هەر لە گەنجی و مێردمنداڵیەوە هەواڵ مام جەلال کەسێکی خوێنەوار و وشیار و بە ئاگا بووە. جگەلەوەی کە کەسێکی وشیار و بە ئاگا بووە، خۆی وەکو ڕۆژنامە نووسێکیش جەناوی مام جەلال کاری کردووە. جگەلەوەی کە یاساناز بووە، جگەلەوەی کە نووسەر بووە، وەکو کاری ڕۆژنامەگەری و کاری ڕۆژنامە نووسیش جەناوی مام جەلال کاری کردووە. لە چەندین ڕۆژنامەیە سەر نووسەر بووە، یاخود خاوەن ئیمتیاز بووە، یاخود جێگری سەر نووسەر بووە. لە کۆتایی پەنجاکانەوە جەناوی مام جەلال وەکو نووسەر و وەکو با بڵێن ڕۆژنامە نووس کاری کردووە. تەنانەت لە دوای 64 و ئەوانەشەوە مام جەلال احتیمامێکی زیاتری بە فکری پێشکەوتن خوازی و هاوچەرخ داوە. هەمیشە لەو شوێنانەی کە جەناوی مام جەلال کاری تیا کردووە، چالاکی تیا کردووە، ئەبینی کە چەندین خولی جاجا کراوەتەوە بۆ وشیاری و بۆ ڕووناکبیری و بۆ مەسەلە فکرە جاجەکانە. بۆیە هەمیشە جەناوی مام جەلال هەڵگری بیری پێشکەوت و خوازی بووە و لە شۆڕشی نوێی گەلەکەشماندا لەو ڕۆژگارە سەخت و ناهەموارەدا لە شاخ کە تەماشاکەی کە هیچ مستەزەمات و زەمینەیەکی ئەوتۆ نەبووە کە خولی کادران و ئەوانە بکرێتەوە، کەچی لە ئەشکەوتەکان و لە شاخەکان و ژێر خێمە چەندین خولی جاجیا ڕووناکبیری کراوەتەوە. جەناوی مام جەلال خۆی چەندین جار محازەرەی جاجیای تیاوتۆتەوە. جگەلەوە بایەخێکی گرنگیشی بە نووسەران و بە ئەدیبان و بەوانە داوە. هەمیشە ئەو دروشمەی کە ئێمە شانازی پێواکەن کە دروشمەکەی جەناوی مام جەلال لە نان و ئازادی بۆ نووسەران کە لە شاغەوە یەکەمین کەس بۆ جەناوی مام جەلال کە بەرگری لە فرەیی کردووە، بەرگری لە بۆچوونی جیاواز کردووە. هەمیشە پاڵپشتی ئەو کەسانە بووە کە تەنانەت ئەگەر ڕەخنەکە بۆ یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ جەناوی مام جەلالیش بوو بێ. بۆیە جەناوی مام جەلال نەریتێکی داهێنا، هەم لە سەرەتای دەست بەکاربوونی خۆی لە پرۆسەی سیاسیەوە، هەم لە تا ئەگاتە شۆڕشی نوێی گەلەکەمان نەریتی قوبوڵکردنی جیاوازی و قوبوڵکردنی ئەو ڕەخنانەی کە تەنانەت دەگەل لە خودی کەسایەتی جەناوی مام جەلالیش کە گیراوە. بۆیە هەمیشە ئەو پاڵپشتیە هەبووە. لە دوای ڕاپەڕینش خۆتان دەزان چەندین پاڵپشت بووە یا خود قەڵایەک بوو بۆ ڕاستکردنەوەی چەندین بنکەی ڕووناکبیری و با بڵێن دەستگای پەخش و
دەستگای بڵاوکردنەوە و دەستگای چاپەمەنی ئەوانە کە جەنابی مام جەلال لە پشتی سپۆنسەری ئەمانەی کرد. جگەلەوە دروستکردنی سەکۆی ئازادی لە پارکی ئازادی یانی چەندین نمونەی جیاجیا هەن لەوانە و جگەلەوەش ئەم نەریتە ئەتوانم بڵێم جەنابی مام جەلال خاوەنەتی یەکەمین ڕۆژنامەی ڕۆژانەی دوای ڕاپەڕین کە لە کوردستان دەرچوو کوردستانی نوێ بوو. بە پێش نیاز و بە دەستپێشخەری جەنابی مام جەلال دوو لاپەڕا من لەبیرمە لە ساڵی 92ەوە دوو لاپەڕی ئەم دیوە و دیو بەرامبەر بە یەک تەرخان کرابوو بۆ لاپەڕی ئازاد ناوی لاپەڕی ئازاد خۆی بۆ لە خوێنەری ڕۆژانەی بەڵێ جگەلەوەی کە خۆی متابعەیەکی بەردەوامی نەک هەر کوردستانی نوێ کە کوردستانی زۆر بەڕاستی ینی زۆر چاودێری کوردستانی نوێ کرد بەڵام خوێنەرێکی هەمیشەیش بووە. من چەندین جار لە کۆبوونەوە لەگەڵ جەنابی مام جەلال کۆبوونەوەمان کرد و هەمیشە جەختی لەسەر خوێندنەوە کرد و هەمیشە تاکیدی لەوە کرد کادر و سەرکردە و ئەندامانی ئەمە بێ بەردەوام خۆیان پەروەردەکەن ینی پەروەردەکردن وەکو خۆراک و وەکو هەناسەدان وەکوانە شوبهان کە ئێمە پێویستە بە بەردەوامی متابعە بکەین و بخوێنینەوە و خۆمان پەروەردە بکەین و ئاگاداری ڕووداوەکان و ئاگاداری هەموو ئەو ئاڵگۆڕانە بین کە هەم لە وڵاتەکەمان هەم لە دەوروبەر و هەم لە جیهانی شارەوەدا. لێرە یەک پرسیار بکەم ئەو ئازادیەی کە هەمیشە سەرۆک مام جەلال ئاماژەی پێ کرد بۆ نووسەران و بۆ ڕۆژنامە نووسان بە شێوەیەکی گشتی و لە دوای ڕاپەڕینەوە و دروستبوونی بەشێکی زۆر لەو دەستگایانی کە بەڕێست ئاماژەت پێ کردووە و ڕۆژنامانی کە بە ڕۆژانە دەرەچوون چپاڵ پشتیەک بوو چۆن بوو کە کەسایەتێکی دیار سەرکردەیەکی دیار پاڵپشتی کۆمەڵێک لە نووسەران و لە ئەدیبان و لە بە بڵێن ڕۆژنامە نووسان بکات بووی کە بە ئازادی بنووسن. لە ڕاستیە ئەمە ینی لە چیۆ سەرچاواگرێت لە فکری جەنابی مام جەلال سەرچاوەیەگرت. مام جەلال خۆی بڕای بە فرەی و بە بیر و بۆچوونی جیاواز بوو. تەماشاکەی لە 75 شۆکەیەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێت لە 3 باڵی جیاواز دروستە بێت. ینی بنیاد و ستراکچەری حیزبەکەیش بەو شێوازە بووە کە بوونی مەنابیری جیاواز بوونی بیر و بۆچوونی جیاواز بوونی باڵی جیاواز یعنی بنیاد لە ڕووی بنیادیەوە جەنابی مام جەلال خۆی بڕڕای بەم فرەی و بیر و بۆچوونی جیاوازە هەبووە بۆیە هەمیشە پاڵپشتی دەنگی ئازاد بووە. ینی ئەم حاڵەتە یاخود ئەم بڕیارە یاخود ئەم میتۆدە کە هیچ جەنابی مام جەلال بووە لە فکر و بۆچوونی مام جەلالەوە سەرچاوەی گرتووە. بۆیە هەمیشە جەختی لەسەر بەسەر هەر کۆبوونەوەیەک کە کرابێ پێی خۆش بووە ڕەخنە بیگیرێ بەڵام هەڵبەتە ئەو ڕەخنانەی کە دروستکەرن ئەو ڕەخنانەی کە دەزیشانی هەڵە و کەم و کوڕێکانەکە هەمیشە پێی خۆش بووە. من وەکو باسم کرد بەنمونە چەندین جار لە کۆبوونەوەکانی جەنابی مام جەلال ئامادە بووم کە ڕەخنەیش گیراوە ڕەنگە قسەی ڕقیش کرابێ بەڵام بە سنگێکی فراوانەوە وەریگرتووە وەڵامیشی داوەتەوە و چارەسەری ئەو کەم و کوڕیانشی کردووە کە ڕەخنەگرەکە دەستشانی کەم و کوڕەکانی کرد. جگەلەوە ئەم دروشمەی مام جەلال هەر دروشم نەبووە وەک باسم کرد لە شاخیش ئەو دروشمەی کە بەرز کردەوە لە پاڵ یەکێتی نووسەرانی شاخ کە لە پاڵ هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گۆڤاریان دەرەکرد و کار و چالاکیانە کرد هەمیشە پاڵپشتی ئەوان بووە. چەندین نووسەری جاجاش هەبووە لەژێر ئەو زۆن لە یاخود لەژێر هەیمەنەیەکێتی نیشتیمانی کوردستانە بووە کە بە هەموو شێوازێک ژیانی پارێزراوە و هاوکاری کراوە و پاڵپشت کراوەوە نووسینەکانیشی لە چاپخانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو سەردەمەن لە چاپخانە شەید ئیبراهیم ئازۆکە گۆڤاری نووسەرانی شاخ چاپ کراوە بەرهەمە جاجەکانیان لە وەرگێڕان و لە ئەو بابەتانەی کە بەشێک بوون لە ئەدەبی مقاومە لە شاخ چاپ کراون بۆ ئەو نووسەرانە کە هیچ ئینتیمایەکی حیزبیشان نەبووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. وەلە شاریشا لە دوای دروستکردنی با بڵێن حکوومەت و پەرلەمان و ئەوانە مام جەلال هەمیشە نووسەران و ئەسحابی ڕەئی کۆ کردەوە. یعنی من لە بەشێکی زۆری ئەو کۆبوونەوانە ئامادە بووم کە هەمیشە جەنابی مام جەلال ئەو پاڵپشتیی بە ینی تەرجەمە کرد بۆ کردەوە ینی ئەمانشی هەمیشە بانگە کرد و گوێی لێ ئەگرتن و جاجایش هەنە جار ئەو نووسەرە هەندێک نووسەری تووڕە و هەندێک نووسەری
حتا ئەگەر وشەکە با بڵێن تعبیرەکە دروست بێتون ڕەویش جەنابی مامجەلا هەمیشە دەرگاکەی کراوە بوو بۆ ئەو نووسەرانە بێ ڕخنەی خۆیان بگرن قسە بکەن. وابزانام ئەم قسەیە هەم دروشم بازی نییە، ئەو نووسەرانە خۆیان ئێستا ئەگەر گویان لە قسەکانی من بشاهیدی ئەو ڕاستیان کە هەمیشە جەنابی مامجەلال پاڵپشتی ئەوانە بووە. دیارە یەکێک بۆ لە ئەو کەساتیانی کە خۆشی توانیوێتی کە وەرگەرێکی زۆر باش بێت و چاودێرێکی باشیش بێت بۆ نووسینی نووسەران بە تایبەتیش لە نێو کوردستانی نوێ. ئەم چاودێری سەرۆک مامجەلال چۆن بوو بۆ نووسینەکان بۆ ئەو سەردەمەی کە بە بڵین هەم ڕۆژنامە بەهایەکی زۆر گرنگی هەبوو، هەم خوێنەرێکی زۆری هەبوو و هەم تەواوی زانیارە دروستەکانیش لەو کاتەیە ئەمە لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە بە تایبەتیش لە ڕێی کوردستانی نوێ ئێمە سەرچاو بوون بۆ ئەوەی کە هەواڵە دروستەکان بزانین. جەنابی مامجەلال لە وەک باسم کرد لە کۆتایی پەنجاکانەوە وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامە نووسێکیش بەردەوام ینی ممارەسێک پیشەی ڕۆژنامە نووسی وەکو نووسەرێکیش کردووە. ینی پیاوێک بوو قەڵامەکەی ینی بە بڕشت بوو تەماشا بکە ئەو کتێبانەی کە مەکتەبی بیرروشیاری لای ئێمە کە بەشێکی زۆری ئەرشیفەکەی جەنابی مامجەلا لە تەبع کراوەتەوە کاک نەجمەدینی فەقی عەبدوڵڵا سەرپەرشتی ئەکا کە ئەو نووسینانە ئەخوێنیتەوە هی ئەو سەردەمە بەشێکی ئەو بۆ چوونانە ئەڵێ بۆ ئەم سەردەمە نووسراوە. ینی لەوەیە ئەو جیاوازیە هەست پێ ئەەکەی ئەو جیاوازی و جاکردنەوەی خەتە ڕووناکبیری و خەتە فکری و پێشکەوتن خوازیە جەنابی مامجەلا لە ناو بزوتنەوەی کوردستانە خەتە فکری و سیاسەکەی هەست پێەکەی کە ئەم پیاوە هەمیشە وە کەسێکی چاپڕە وە کەسێکی پێشکەوتن خواز وە کەسێکی مۆدێرن هەمیشە لەگەڵ ڕەوتە پێشکەوت خوازەکەیە بووە. زۆر کات جگە لە نووسینەکانی کە ئێمە بەشێکی زۆرمان تەبع کردەوە بەردەوامیش کە بڵێن لە کاران بۆی بتوانین وەک پرۆژەی داهاتوو ئەوانش بە چاپ بگەێنرێ. جگەلەوە کە لەگەڵ جەنابی مامجەلا لە دانیشتی کە ئەچووە سەر بابەتی فکری و سیاسی ئەوانە نەتەتوانی گوێی لێ نەگری، ینی وەک پیاوێکی فکریش قسەیەکە. من لە چەندین ئەوەی کە لە کۆنگرەکانی 1 و 2 و 3 و ئەوانە کە جەنابی مامجەلا خۆی ئامادەی ئەم کۆنگرانە بۆ سەرپەرشتی کردووە لە بابەتی فکریە هەمیشە قسەی ئەخیر جەنابی مامجەلا کردوەتی. مەبەستم لە قسەی ئەخیر قسەی یەکلاکەرەوە لە بابەتە فکرەکانە. من خۆم کە ئەندامی کۆنگرەی 2 3 بووم کە جەنابی مامجەلا خۆی سەرپەرشتی کردووە لە بابەتە فکرەکانە زۆر ورد بوو و زۆر بە سەلیقە بوو، زۆر ئاگاداری هەموو ئەو ئەزمونانە بوو، هەموو ئەو ئاڵگۆڕانە بوو کە بەسەر دنیای مۆدێرنەوە بەسەر مەسایلی فکرەکانە هاتوو بە ئەزمون وەرگرتن لەو هەموو تەتەوراتانی کە هەیە. لە کۆنگرەی 2 یەکێک لە تەوسیاتەکانی کۆنگرەی 2 ئەو بوو بەستنی کۆنفرانسێکی فکر بوو. لە ڕاستیە ئەو کۆنفرانسە فکریە کە جەنابی مامجەلا لە قەڵاچوالان سەرپەرشتی ئەکرد ئەم پیاوە گەورەیە لە بەیانی و هەتا نیوەشەوەیەکی درەنگ ئەو کۆنفرانسە بەردەوام بوو. ئەم پیاوە بەردەوام لە ینی حزورێکی سیر و عەجایبی هەبوو، زۆر ئاگاداری ئاڵوگۆڕەکانی دنیا بوو بە تایبەتی لەسەر مەسەلەی فکری سۆسیال دیموکرات و ئەوان. یعنی زۆر مەسائل هەبوو لەلای ئێمە ناڕۆشن بوو، تەمەمژاوی بوو یا پێی نەگەشت بوو نەوەکو قەناعەتی ئەم پیاوە لە شیکردنەوەی بابەتە فکرەکانە زۆر شارەزایی هەبوو و هەمیشە پێشی لەسەر مەسەلەی فکری یەکێتی نیشتمانی کوردستان داکرد کە ئەم حیزبە بەبێ فکر ناتوانێت فکر وەکو خۆراکە، فکر وەکو ڕەکیزەیەکی ئەساسیە بۆ بەرەو پێشبردننی حیزبەکەمە. بۆیە لە مەسەلە فکرەکان هەمیشە جەختی ئەکردەوە پێداگری ئەکرد. لەو کۆنفرانسەیە ینی بۆ ئەوەی کە بیسەلمێنە جەنابی مامجەلال ئێتیمامێکی زیاد لە پێویست بە مەسایلی فکر و ڕووناکبیری ئەدا لەوێ هەر بڕیاریدا کە مەکتەبی بیرروشیاری بکاتەوە. مەکتەبی بیرروشیاریش لە دوای کۆنگرەی 2ەوە چەندین چالاکی ئەنجام داوە کە بەشێکی زۆری جەنابی مامجەلا سەرپەرشتی و ئاگاداری چالاکیەکانی ئەو مەکتەبە بۆ بەشێک لە نووسینەکانی مامجەلالیش لەسەر مەسەلە فکریەکان لەو مەکتەبە چاپ و بڵاو کراوەتەوە. بە تایبەتی ئەو دوو
ئەو دوو سێ بەشەی کە لەسەر سوسیال دیموکرات جەنابی مامجەلە هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی ئەو ئاڵوگۆڕانی کە بەسەر بزوتنەوەی سوسیال دیموکراسیا هاتووە لە دنیا جگە لەوەش خۆی پیاوێکی کاراژ بۆ ئەندامی سوسیال ئەنتەرناسیۆناڵە کە یەکێک لە جێگرەکانی ئەو سەرۆکی بڵێن ئەو ڕێکخراوەشە هەمیشە لەو بابەتانەیشا جەنابی مامجەلال هەر حوزوری هەبووە بۆیە هەمیشە پێداگری لەسەر مەسەلی فکر و ئەوانە کردوە من لەبیرمە پێم وابێ ئەخیر چاوپێکەوتنە لەگەڵێکێ لە کەناڵەکانی کەناڵ عەرەبیەکانە پێم وابێ کەناڵێکی لوبنانیە لە کۆتایی چاوپێکەوتنەکە لێ پرسن جەنابی مامجەلال تۆ وا هەستەکەین فکرت زوو ئەگۆڕی و ئەوانە ئەویش جوابێکی زۆر سێدەداتەوە ئەڵێەوە سیاسەتە ئەبێ جۆرە لە دینامیکێت و جۆرە لە مرونەت و جۆرە لەوەی تابێ بەڵام من تا ئەم لە حەزەیە پیاوێکی چەپم و دیفاع لە عەدالەتی کۆمەڵایەتی و دیفاع لە بیر و باوەڕی خۆمەکەم بەڵام ئەرکی من ئەرکی ڕێی جمهورەکە سەرۆکی هەموو عێراقم بۆ بێ کۆکەرەوەی هەموو بیر و باوەڕەکان و هەموو ئیتیجا و پێکاتەکانم بۆیە ئەم ئەرکە ئەرکێکی یاسایی و دەستوریە ناکرێت قەزاوەت و مامەڵەکەی من مامەڵێکی فکریان نەبێ لەگەڵ تەواوی پێکاتەکانە بۆیە بەڵام وەکو قەناعەت وەکو بیر و باوەڕ تەکیدی وە جەختی لەسەر چەبڕەوبوونی خۆی و پێشکەوتن خوازی خۆی کردەوە لەو بابەتانەی کە هەمیشە ئاماژەی پێکرێت ئەویش وەڵامدانەوەی ڕەخنەیە بە قەڵەم کە لە پاڵ بە بڵێن هەک ڕەخنەیە کاکە ئەگیرێت هەمیشە سەرۆک مامجەلال ئاماژەی بۆ کردووە کە ئێوەش ئەتوانن بە قەڵەمەکانتان بە نووسینەکانتان بتوانن وەڵامی ڕەخنەکان بنەوە بەڵێ ڕاست هەر لە مارشەکەی یەکێتیەوە کە ینی قەڵەمی لە پاڵ چەکە هین کرۆ چەک قەڵەم دوانی خەباتی هاوژین جگەلەوە یەک چیرۆکێکە هەمیشە مامجەلال لە کۆبنەوەکانە پێم وابێ لە بەشێک لە چاپێکەوتنەکانی تەلەڤیزیۆنی شاباسی کردووە یادی بەخێر کاک حەمەی موکری ڕۆمانێکی بڵاو کردبەوە ئەو ڕۆمانە بوو بەمای ڕەخنە و تووڕێی بەشێک لە کادر و هێزی پێشمەرگە ئەوانە تاکە کەس کە دیفاعی لەو نووسەرە کرد حەمەی موکری جەنابی مامجەلال بوو کە بەشێکی زۆری ئەو هەڤاڵانەی کۆ کردەوە وتی حەمەی موکری تۆپی پێوە ناون تەقەی لێ کردوون چی لێکردن بۆ شێوە جوابی بنەوە حەمەی موکری قەڵەمەکەی خستۆتە کار و ئەنووسێ ئێوەش قەڵەمتان هەیە و کاغەز هەیە و جوابی بنە زۆر کاتە ئەین تاکی لەمە کرد ئەمە نیشانەی ئەوەیە لەوەوەیتر دوورشمی نان و ئازادی بۆ نووسەرانی بەرزکردەوە کە بە عەمەلیش وەک باسمان کرد لە قسەکانی ڕابردووە جەختی لێ کردوەوە هەمیشە دیارە جگەل لە زمانی کوردی سەرۆک مامجەلال زمانی عەرەبیەکی پارا و زۆر زۆر باشی زانیوە و یەکێکیش بۆ لەو کەسانەی کە بەشێکی زۆر لە شعرەکانی جەواهیریشی هەر لەبەر بووە ئەمە تا چەند بە بڵێن وەکو ترس نابەڵام تا چەند بە ئاگایی بووە بۆ نووسەرانی کورد بۆ ئەدیبانی کورد کە هەر شتێک بنووسن ئەگەر زۆر بە باشی بینووسن بەبێ هەڵە بینووسن چونکە ئەگەر دواتر سەرۆک مامجەلال بخوێنێتەوە لەوانەیە ڕەخنەی هەبێ لە نووسینەکە مامجەلال زۆر متابعێکی زۆر ورد بوو جگەلەوەی کە زمانزانێکی باشی عەرەبی بوو متابعێکی ڕۆژنامەکانیش بوو من دەبیرمە ینی چەند جارێک شتیوا لە کوردستانی نوێ ڕوویدا کە هەڵی زمانەوانی و هەڵی چاپوانە ڕوێدا ینی ئەم پیاوەندە بە ئاگا بوو بۆ ڕۆژی دوایی شتێکی هەبوو ئەزیتیا شەرمەزار بوو هینەی مامجەلال بوو کە هەڵەیەک ڕوێدا لە هەندێک مەقالە و راپۆرت و هەواڵوانە زۆر بە وردی تەماشایە کرد ئەمە ینی ئەوەی کە وردبینەکەی مامجەلە جگە لەوەش ئەم پیاوێکی ینی زۆر من یەک نمونەت بۆ بێنمەوە لە چلەی جەواهیریە جەنابی مامجەلال وتارێکی دوور و درێژی پێشکەش کرد یعنی من بۆ خۆم زۆر پێم سەیر بوو ینی ئەم هەموو قەسیدەی جەواهیری لەبەر بوو ینی بە بێوەستان یعنی جەواهیری خۆشی ینی زۆری عەجایب بە جەنابی مامجەلال ئەوانە بۆ چکا و ئەو کڵاوی جەواهیری و کاتی خۆی جەنابی مامجەلال پێشکەشکەی وازانم ساڵانە بۆی تازە ئاکرۆی کە لێ نووساوە کوردستانیانەمان ئەوانە هاوڕەیەکی زۆر زۆری هەبوو لە ئەدیبان و نووسەران و سیاسەکانی دنیای عەرەبی چەند جار مەسەلەن بانگێشتی ئەوانەی کردوە داوەت نامەی ناردووە
زۆر جار ئەخی جار وابزانم لە دوکان بوو بەژێکی زۆری نووسەران و ئەدیبانی عەرەبی بانکە لەوێ کە کۆبنەوەکی فراوانی کرد هەمیشە ئەو پەیوەندی و ڕایەڵەیی هەبوو ئاگاداری کاتێکیش کە لە سووریا بوو مامزەلا پەیوەندیەکی زۆری هەبوو لەگەڵ تەواوی نووسەران و ئەدیبان و ئەوانەی کەین یعنی مامزەلا متابعێکی زۆر هین بۆ من نمونەی تر بۆ باسکەم راپۆرتی سیاسی کۆنگرەی دوو ئەو کاتە شت ینی پێشووتر شت زۆر لەسەر ئەولەمە نووسرا بوو لەسەر جیهانگیری گلۆبالیزم بڕوات هەبێ ینی ئێستش هینەکە ماوە لە ئەرشیفە ئەو راپۆرتی سیاسی کۆنگرەی دوو ماوە وهر کەسی بیخوێنیتەوە ئەڵەی پیاوێکی مفەکرە ئەمەی لەسەر ئەولەمە کە نووسێتی زۆر بەوردی نووسی بووی من لە کۆنفرانسە فکرەکە پرسارم لێ کرد وتم مام جەلال ئەو هینە ئەو بەشەی ئەولەمەکە زۆر ینی زۆر دقیق بوو زۆر علمی بوو زۆر بابەتی بووانە وتی ڕۆڵە من 25 کتێبم بۆ خوێندۆتەوە بۆ ئەوەی ئەو بەشەی ئەولەمە بنووسم تا ئەوەی لێ دروستیان پیاوێک بوو ینی زۆر هین بۆ متابع بوو و هەمیشەش ئەزانی کە لەگەڵ دانیشی شتی تازە دووەرەگرێت کاک عادل سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تەواویەکانی خۆشحاڵ بووین یادی مام جەلال لە دڵمانە هەمیشە بە زیندوی دەمێنێت سوپاس بۆ بەڕێز عادل عەلی بەرپرسی بۆردی ڕووناکبیری کە لەم بەشەی پرۆگرام و لە کورسات مەگەزین میوان بووی سوپاس بۆ تۆ دووبارە